ژمارەی ئۆتۆمبیل کارگەکان سووتان و لە ناوبردنی درەخت و ڕوبەرە سەڵزاییەکان هەڵکەندنی بیری ئاو پشتن و لە ناوبردنی ئاژەڵ و باڵندەکان بە فێڕۆدانی ئاو دروستکردنی بەندا و لەسەر سەرچاوە ئاویەکان لەلایەن وڵاتانی دراوسێ سوود وەرنەگرتن لە وزەی خاوێن لە داهاتوویەکی نزیکدا کاریگەری ئەم هۆکارانە دەردەکەوێت و تاکەکانی کۆمەلگا بە ژیانیان باجی ئەم پرۆسە هەستیارە دەدەن لەگەڵ ژینگە و سروش تاک نابەرپرسیارانە مامەڵە دەکات یاسادانان و چاودێری پەک خراوە حکومت خۆی دەستدرێژی دەکات کەرتی تایبەت دەرفەتی تەواوی بۆ ڕەخسێنراوە کە سڵ نەکاتەوە لە شێواندن میدیا بێباکە بربەست و ئاستەنگەکانی بەردەم ڕێکخرا و تۆڕ و پارێزەرانی ژینگەش زۆرن داوا دەکەین دەستدرێژەکان بۆ سەر سروشت و ژینگە ڕابگرن داوای سەروەری یاسا و گەڕانەوە بۆ پەروەردەکردنی منداڵانی قۆناغی باخچەی ساوایان دەکەین ئێمەش لە خەبات و شۆڕشی سەوز بەردەوام دەبین ناوەستین بە باوەڕی تەواوە تێدەکۆشین ڕوبەڕووی تەواوی ئاستەنگ و بربەستەکان دەبینەوە یەک بە یەک تێکیان دەشکێنین